جەمال خۆشناو تێکۆشەر و قارەمان و سەرکردا لە هەردوو شۆڕشی ئەیلول و شۆڕشی نوێ، ناوێکی دیاری کۆڕەپانی کوردایەتی قۆناغا سەختەکانی خەباتی نەتەوەکەمانە کە هەر لە تەمەنی لاوێتیەوە چۆتە کۆڕی خەبات و شان بەشانی تێکۆشەران عەلی عەسکەری و دکتۆر خالید و ڕەسوڵ مامەند بزوتنەوەی سۆسیالیستیان دامەزراند و دەبێتە ئەندامی سەرکردایەتی. لە شۆڕشی ئەیلولیشدا ساڵی 1961 بۆ تا پێشمەرگە و دواتر چەندین پلەی سەربازی ناوبانگ و تێکۆشانە بەردەوامەکانی ئەم سەرکردەیە شەهید جەمال خۆشناو ببووە ترسێک لە دڵی دوژمن، بۆیە هەمیشە ڕژێم ویستوێتی لە ناوی ببات و پیلانی لە دژدا گێڕاوە. لە دوو کاتی جیاوازدا دەکەوێت تا دەستی ڕژێم کە مەخابن لە 26 نوێی ساڵی 1985 لە شاری کۆیە شەهید دەکرێت.